وەسیەتنامەکەی پیرەمێرد. ئەم جارە ئەمرم لە مردن ناترسم. ژیانێکی باش و عمرێکی درێژم ڕابوارد. گەلێ شاران و وڵاتان گەڕاوم. گەورە و پادشاهانم دیوە. تاڵی و سوێری زۆرم چەشتووە. بەنیوە خوێندەواری لە سلێمانی دەرچووم و خوێندنێکی بەرزم هێنایەوە. بەسەر بەرزی ئەزانم کە لە ڕێی باوەڕی خۆما حەبس و زندانیەکی زۆرم دیوە. لەم وڵاتەدا دوو چاوم هەبووە، یەکێ زانستی و یەکێ ژین. ئێستا کە ئیتر لەوانەیە کەڵکی خزمەتم پێوە نەمێنێ و ببم بەبار بەسەر خەڵکەوە. ڕووەکەمەوە قاپی ئەبەدی، ڕووەکەمە قاپی ئەبەدی بەبێ ئەوەی کە ماڵی کەسم خواردبێ، محتاجی کەس بوو بێتم. هیچم پاشکەوت نەکردووە، هیچیشم لە دوا بەجێ نەماوە. چاوم لە دوای خۆم نییە، خۆم بە ئاخر خێرە زانم. هەر چەندێکانە هیوام ئەوە بوو کە ببینم قەوم و میلەتەکەم پلێک لەمە بەرزتر و خوێندەوارتر و پێگەیشتووتر بن. بوو بەگرێ لە دڵما و نەمدی. لەگەڵەوە شابەختیارم، چونکە بۆم دەرکەوت کە قەوم و میلەتەکەم لە پێشکەوتنان و هەموو جۆرە توانا و قابلیەتێکیان تێدایە. ئامۆژگاریم ئەوەیە بخوێنن. کوڕ و کچ تا خوێندەوار نەبن بێسوودە. هەموو شتێک بە عیلم و فەنەوەیە. وەکو وتوومە، لای من بە خوێندەواریە. خوێندەواریە. هەر میللەتێکە فەنی نەبێ دەردی کاریە. خۆزگە خوێندنیش وەکو من ئارەزوو ئەکەم ببینیم و ئەبێتە گرێ قورسی گفنەکەم. ئامۆژگاریم ئەوەیە بە شوێن مادە مەکەون. دنیا زۆر بەگران مەگرن تا ئەتوانن خزمەتی ڕاست و بێموقابلی قەوم و زمان و وڵاتەکەتان بکەن و دەستی داماوان بگرن و لە دین لامەدەن. خوا و پێغەمبەری خۆتان بناسن و ڕەوشتان پاک و خاوێن بێ. ئامۆژگاریم ئەوەیە چاپخانەکە مەفەوتێنن. ئەم قەلەندەرخانەیە تێک مەدەن. ئەو یەک دوو کەسانەی ئەم بەینە لەم قەلەندەرخانەیەدا خۆیان داوەتە پەنای من. بێنازیان مەکەن، حەقیان بەسەرمەوەیە. ڕۆژنامەکەش لە دەست مەدەن. چاپخانەکە ئیش پێ بکەن، چونکە لەلایەکەوە ناکوژێتەوە و خزمەتێکی پێکرێت. لەلایەکی تریشەوە ئەو جیهەتانەی من یارمەتیم داون، بەڵکو بەهۆی ئیشکردنی چاپخانەکەوە ئەو یارمەتیان لێ نەبڕێت. ئامۆژگاریم ئەوەیە شعر و نووسینەکانم کۆکراوەیە مەیفەوتێنن، ئیستفادەی لێ ئەکرێت. ئامۆژگاریم ئەوەیە لە گردی یارە بمنێژن و بۆم مەگرین. ئەگەر زۆر بیرتان کردم جارجارە سرم لێدەن. فاق ئەم ئامۆژگاریانەم بۆ تۆیە و بۆ ئەو کەسانەیە کە بەتەنگمەوەن.